تۆماس ئەدیسۆن 1847 1931 زانا و داهێنەری سەدا. منداڵێکی بچووکە و ناوی تۆماس ئەدیسۆنە. ڕۆژێک لە قوتابخانە دەگەڕێتەوە و پارچە کاغەزێک دەداتە دایکی و پێی دەڵێ: دایە، مامۆستاکەم و کاغەزەی پێدام و پێی گوتم کە تەنیا تۆ دەبێ بیخوێنیەوە. کاغەزەکە چی لێ نووسراوە؟ چاوی دایکی پڕ دەبێت لە فرمێسک. نامەکە بە دەرنجی بەرز دەخوێنێتەوە. کوڕەکەت بلیمەتە. ئەو قوتابخانەیە زۆر بچووکە بۆ ئەو. هەروەها ئێمە مامۆستای پێویستمان نییە پەروەردەی بکە. تکایە خۆت فێریکە. چەندین ساڵ دوای مردنی دایکی، ئەدیسۆن بووە گەورەترین داهێنەری سەدا. دایکی ئەدیسۆن ئەوەی کرد کە پێویست بوو، تا نەخۆشکەوت و دواتر کۆچی دوایی کرد. ڕۆژێک ئەدیسۆن بە نێو کەلوپەلە کۆنەکان دادەگەڕا. نامەیەکی پێچراوی دۆزیەوە کە مامۆستا کۆنەکەی کاتی خۆی بۆ دایکی ناردبوو. نامەکەی کردەوە و خوێندیەوە: کوڕەکەت لە ڕووی عەقلیەوە ناتەواوە. ئێمە ناتوانین و ڕێگە نادەین چیتر لە قوتابخانەکە بەردەوام بێ. کوڕەکەت دەرکراوە. پاش خوێندنەوەی نامەکە، ئەدیسۆن ئەم دێرانەی خوارەوەی بە تامەزرۆییەوە لە یادەشتەکانی نووسی. تۆماس ئەدیسۆن لە ڕووی عەقلیەوە منداڵێکی ناتەوا بوو. دایکی کردیە گەورەترین بلیمەتی سەدا. بۆیە وشە و ئامۆژگاری پۆزتیڤ و هاندان دەکرێ ژیانی تەواوی هەر کەسێک بگۆڕێ.